بەهۆی داواکردنی ڕاگررتنی شار عەرەبی سووریا داوای دەرکردنی دکتۆر عەلی قەرەداغی دەکەن. پەرلەمانی عێراق لەسەر تەمویلی هەرێمی کوردستان لێپرسینەوە لە تەیسامی دەکات. بەهۆی هێرشەکانی حکوومەتی دیمەشق هەزاران چەکداری داعش لە زیندانی شەدادا هاتنە دەرەوە. دوای ئەوەی دکتۆر عەلی قەرەداغی لە بەیاننامەیەکدا داوای ڕاگررتنی شەڕی لە حکوومەتی دیمەشق و هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە کرد و ڕایگەیاند پێویستە کێشەکانیان لەسەر مێزی دیالۆگ چارەسەر بکەن. عەرەبی سوننا بە سەلەفی و ئیخوان و ئەشعەری هەموو مەدرسە فکریەکان هەڵمەتێکی گەورەیان لە دژی دکتۆر عەلی قەرەداغی دەست پێ کردووە بە پیاوی هەسەدە و قەندیل وەسفی دەکەن و داوای لابردنی دەکەن. هاوکات دکتۆر عەلی قەرەداغی سەرۆکی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان لەم بارەوە ڕایگەیاند منیان تۆمەتبار کردووە گوایە لایەنگری عەلمانی کوردم. وەڵامم ئەوەیە لایەنگری عەلمانی و ئینفیساڵی نیم و لایەنگری یەکگرتنی ئومەتی ئیسلامیم کە ئەوەش وەک ئاماژەیەکە کە داوای سەربەخۆیی بۆ کورد لە سووریا نەکردووە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمڕۆ کۆبوویەوە و ژمارەیەک لە پەرلەمانتاران ئیمزایان کۆ کردەوە داوای میوانداریکردن لە تەیسامی وەزیری داراییان کرد بە مەبەستی قسەکردن لەسەر هەندێک تێبینی دارایی سەبارەت بە دۆسیە تەرخانکراوە داراییەکان و دامەزراندن و تەمویلکردنی پارێزگاکان و هەرێمی کوردستان. پەرلەمانتاران داوا دەکەن لە کاتی ئامادەبوونی وەزیری دارایی گفتوگۆ لەبارەی بوونی تێبینی لەسەر میکانیزمەکانی تەمویلکردنی پارەی هەرێمی کوردستان لە دەرەوەی مەرجە یاساییەکان و پەخستنی تەمویلی دەواازە سنووریەکان سەرباری ئەوەی سەرچاوێکی سیادی گرنگن و زیانیان بەداهاتە گشتەکان گەیاندووە. بڕیارە سەرۆکایەتی پەرلەمان ئەم داواکاریەی پەرلەمانتاران ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان بکات وەک ئامادەکاریەک بۆ دیاریکردنی وادەی بانکێشکردنی تەیسامی وەزیری دارایی عێراق بۆ بەردەم پەرلەمان. هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە بەیانی ئەمڕۆوە بەندیخانەی شەدادی کە بە هەزاران زیندانی داعشی تێدایە لەلایەن گروپەکانی سەر بە دیمەشقەوە هێرشیان دەکرێتە سەر. وتیشیان هێزەکانی سووریای دیموکرات چەندی جار بەرپەرچیان داونەتەوە چەندین شەهیدیان داوە بەڵام ئێستا ئەو بەندیخانەیە لەژێر کۆنتڕۆڵی ئێمەدا نەماوە. هەسەدا ئاماژەی بەوەش کردووە ئەو بەندیخانەیە تەنها 2 کیلۆمەتر لە بنکەی هێزەکانی هاوپەیمانانەوە دوورە هەرچەندە چەندی جار داوای دەزوەردانیان لێکراوە بەڵام نەیان کردووە.